بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ڕۆژی عراق چۆن دەبێت لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی ناوچەکە کاریگەری سووریا چی دەبێت لەسەر عێراق و کاریگەریەوەی لە ڕۆژاوی کوردستان هەیە لەسەر عێراق چی دەبێت گفتوگوێن پرس و باس بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر تەڕەکجەوەر پسپۆر لە سیاسەتی عێراقی دکتۆر سڵاو لەبێم کاتت باش سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان دکتۆر باس سەرەتا لە دواخستنی کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەست پێ بکەین پێ دوایە ئاسوەیەکە بێ بۆی کایەتی پارتی بگەنە جۆرێک لە ڕێککەوتن یان لە ئەساسەوە پێویستی بە ئەم هەموو بگرە و بەردە و کێشمە ناکرد. بەڵێ ڕۆژتان باش سڵاوڕێز بۆ جەنابێت بۆ بینەرانی کورسات نیوز لە ڕاستیدا ئەم دۆخەی ئێستا کە ئەمڕۆ لە پەرلەمانی عێراقدا کە بڕیار بوو دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەڕێوە بچێ بەڵام دیارە وەکو لە میدیاکاندا ئاماژەی پێکرا لەسەر داوایی یەکێتی و پارتی دانیشتنەکە داوا کراوە دوا بخرێ بۆ کاتێکی تر بەڵام بە پێی لێکدانەوەی بەشێک لە لایەنە سیاسەکانی ناو پەرلەمانی عێراقی پێیان وایە کە ئەم دواخستنە کە کراوەتە ڕۆژی یەکشەمەی داهاتوو ئەمە لێکەوتەی دەرچوون لە وادەی دەستوری و یاسایی لێ ناکەوێتەوە بەو بیانەوەی کە پێشتر تەفسیرێک هەیە یا شرۆڤەیەکی دادگای فیدرالی هەیە لەسەر ئەوەی کە ئەو سی ڕۆژەی دیاری دەکرێت بۆ پێکەنانی یا بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار یا بۆ پێکەنانی کابینەی حکوومەت لەبەرەوەی هەر هەفتەی دوو ڕۆژی تایە پشووی ڕسمین کەواتە لەو مانگەدا دەتوانین بڵێن ینی چوار هەشت ڕۆژێک هەیە کە دەوامی تێدا ناکرێت بۆی ئەو ڕۆژانە بە هەدەر نەچێ ئەوان پێیان وایە ئەو دواخستنە ناچێتە خانەی تەجاوزکردنی مودەی قانونی و دەستوری وەکو پێشتر سەرۆکی سوڵتەی قەزایی لە عێراقدا ئاماژەی پێکرد کە پێویستە تەوقیتاتی قانونی و دەستوری لەدەست نەچێ و لە وادەی دیاریکراوی خۆیدا بەڕێوە بچێ. بەڵام ئەگەر بین لەو بابەتە بکۆڵینەوە من پێم وایە بابەتەکە پەیوەندی زۆر بە لایەنی کوردی نییە کە وا باس کرا کە بۆ ڕاوێژ و گفتوگۆیە لە نێوان یەکێتی و پارتی خۆ یەکێتی و پارتی دەرفەتێکی زۆریان لە بەردەمدا بوو لە ماوەی ڕابردوودا بتوانن لێک نزیک بوونەوەیەک بکەن لە نێوان خۆیاندا و بە بربژێرێکی یەکگرتو بەشداری لەو جەلسەیە بکەن و سەرۆک کۆمار بۆ ئەو لایەنە بێ کایە بۆ ئەو بربژێرە بێ کە لەسەر ڕێک دەکەون بەڵام ئەمە سێم خولی پەرلەمانیە کە یەکێتی و پارتی ڕێک ناکەون لەسەر بربژێرێکی یەکگرتو بۆیە هەمیشە هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەو شێوەیە بووە کە دەبینین زیاد لە بربژێرێک لە نێو لایەنە کوردستانیەکان بە تایبەتیش لە نێوان یەکێتی و پارتیدا ململانەکە سڕ بۆتەوە لە خولی یەکەم سەرۆک هەڵ نابژێردرێ و پرۆسەکە دەکەوێتەوە جەولەی دووەم و بۆ ئەوەی ئەو بابەتێک لا بکرێتەوە. کۆمەڵێک بابەتی تر هەیە کە پەیوەندی بە نێوماڵی شیعە هەیە. ئەو پرسە بە دوور نییە لەوەی کە تا ئێستا کۆدەنجیەک لەسەر بربژێرکردنی بەڕێز نووری ماریچیش نەبووە وەکو ئەوەی کە لایەنە سیاسەکان لە لێدوانە میدیایەکاندا لە دوێنێەوە باسی دەکەن کە جۆرێک ناتەبایی و کۆدەنجێکی یەکگرتو نەبووە لە نێو چوارچەوەی هەماهەنگیدا بە زۆرینە تێپەڕیوە بەربژێرکردنی بەڕێز ماریچی ڕەنگە بەشێکی پەیوەندی بەوە هەبێ ئەو دۆخەیە کە لە سووریا دەگوزەرێ ئەو دۆخەیە کە چاوەڕوان دەکرێت لە نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا بێتە پێشەوە ئەو هێنانی هێزە زۆرەیە کەشتی گەلە سەربازیەکانی ئەمریکایە بۆ ناوچەکە ئەمانە هەر هەمووی ئەوەی لێ دەخوێندرێتەوە کە عێراق بەرەو دۆخێکی نەخوازراو دەڕوا و پێویستیان بە کەسایەتێکی بەهێز هەیە لەوەشدا ڕەنگە بەڕێز مالیکیان پێ باشترین بربژێر بووە بەڵام من پێم وایە ئەو پەیامانەی کە باڵوێزخانەی ئەمریکا نوێنەری سەرۆک ترامپ لە سووریا لەگەڵ لایەنە کوردیەکان و هەروەها پەیوەندەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ بەڕێز سوودانی ئەو پەیامەی داوەتە چوارچەوەی هەمانجی کە ئەوان ڕەنگە زۆر بەدڵیان نەبێ کە بەڕێز ماریچی بۆ ئەم ویلایەتە دووبارە بکرێتەوە بۆیە داوایان کردووە کە عێراق دەبێ عێراقێکی دوور لە ئێران بێ عێراقێک بێ پەیوەندی لێک تێگەیشتن تەفاهمی لەگەڵ ڕۆژاوا هەبێ. دکتۆر هەرەوەی کە بەڕێز داماژەت پێکرد من ویستمەوە بکەم بە پرسیار دەستنیشانکردنی بەڕێز مالیکی لەم کاتەدا کە ینی ئەمریکا لانی کەم دەتوانێت تەنان لە ڕووی ئابوووریەوە گەمارویەکی زۆریان زەختێکی زۆر بخاتە سەر عێراق بەنی بڕیارێکی
عاقلانەیە یانەوەی کە بە پێچەوانەوە شیعەکان پێیان وایە یان ئێران پێی وایە کە ئەمە شەڕی یەکلاکەرەوەیە بۆیە پێویستە کارتە بەهێزەکانی خۆی بەکاربهێنێ. بابەتی ئێران شەڕێکی حتمیان لە پێشە وەکو ئێرانەکان خۆشیان دەیزان وەکو ئەوەی کە ئەمریکاش ئامادەکاری و گوشارەکانی بۆ دەکات. هەرچەندە سەرۆک ترامپ هەمیشە بە دوو ئاراستە کار دەکات، بەدەستێک چەکی گرتووە کە گوشار دەکا و هەڕەشە دەکات، بەدەستێکیش دەڵێ ئێمە بابین بۆ مێزی گفتوگۆ ئێرانیەکان بێنە ژێرباری ئەو داواکاریانەی ئێمە و کۆمەلگەی نێودەوڵەتی و بەرنامەی چەکیان هەڵبۆشێنەوە و بێنە ناو پرۆسەی لێکتێگەیشتن. بەڵام تا ئێستا دیارە لای ئێرانیەکان بەشێکی زۆر لەگەڵ ئەوەدان کە نەسنە ناو ڕوبەڕووبوونەوەیکی ڕاستە خۆ لەم قۆناغەدا، بەڵام لە هەمان کاتیشدا خۆیان تەسلیم ناکەن کەواتە دەیانەوێ سوود لە درێژبوونەوەی کات ببینن بۆ ئەوەی گۆڕانکاریەک لە سیاست لە ئەجێندا و لە هەلومەرجەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا دروست بێ. بەڵام دوجار ئەوەی شیکەرەوان و چاودێران بۆی دەچن ڕوبەڕووبوونەوەکەی لە نێوان تاران واشنگتۆن تەل ئەبیب هەڕوو دەدا و کاریگەریەکانی بەتەکید بەسەر عێراقیش دەبێ. ئەو گوشارانەی کە لەسەر ئێران هەیە لەسەر حکوومەتی عێراقیش هەیە بەشێکە لەوەی کە دوای 2023ەوە چوارچەوەی هەماهەنگی بەلای ڕۆژاو ئەمریکەکانەوە بەستراوەتەوە تا حدێکی قوڵ بە ئەجەندا و استراتیژەتی ئەمریکا لە ناوچەکەدا. بۆیە ئەوان هەوڵ دەدەن ئەمریکەکان زیرەکانە هەوڵ دەدەن لە نێو چوارچەوەی هەماهەنگی بەرەیەک دروست بکەن کە لە خۆیانەوە نزیک بێ و دوور کەوتنەوە بێ لە کۆماری ئیسلامی ئێران، نانەوێ عێراق ببێتە گۆڕەپانێکی ڕوبەڕووبوونەوە، چونکە ئەوان خەرجی و مەسرفێکی زۆریان لە عێراقی دوای سەدام کردووە و خۆشیان بە خاوەنی ئەو ماڵە دەزانن، دەیانەوێ هیچ نەبێ عێراق زەرری کەمی پێ بکەوێ بەرژەوەندەکانی خۆیان لێرەدا بپارێزن. بۆیە من پێم وایە دوجار قسەی ئەمریکەکان سنجی مەحەک دەبێت لەوەی کە ئایا ئەو حکوومەتەی داهاتوو چێ سەرۆکایەتی دەکا و چێ زۆری نێدەبی. خاڵێکی تر لەو بابەتە لە بیرمان نەچێ ئەویشەوەیە مەسلەی گروپە چەکدارەکانن، ئەو گروپە چەکدارانەی کە لەلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە وەکو خۆشتان دەزانن هەمیشە ڤیتۆیان لەسەر بووە و لە شەڕی بەرامبەر بە ئیسرائیل لە کاتی حزب الله حەماس ئەمانە پەرچەکرداریان هەبووە لە بەرامبەر هێزەکانی ئەمریکا. بۆیە ئەو لایەنی ئەمریکی ڤیتۆی لەسەر ئەو لایەنانە هەیە کە دەڵێ بە هیچ شێوەیەک نابێ ئەوانە لە پرۆسەی حکومڕانی و حکوومەتی داهاتوو بەشداری بکەن. بەڵام لە دوای ئینتیخابات لەو هەڵبژارنەی دوایی پەرلەمانی عێراقیدا سەیرەکەی 65 کورسی لەدەست شەیە لەدەست ئەو هێزانەیە کە لەلایەن ئیدارەی ئەمریکا و ئەوروپاوە ڤیتۆیان لەسەرێ وەکو هێزێکی بەناو بەرەی مقاومە لە بینی دوو قەوس کە ئێرانیەکان و عێراقیەکان باسی دەکەن بەرەی مقاومە 65 کورسی هەیە. ئەم جارە زۆرترین کورسیە لە نێو پەرلەمانی عێراقیدا، کەواتە ئەوان داوا دەکەن ئەوانە ڕۆڵیان نەبێ و تەنانەت ئێستا جێگری سەرۆکی پەرلەمان جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراقیش لە عەسایب و ئەهل حەقە کە بەلای ئەمریکەکانەوە ئەوە ڕەنگە ڤیتۆی لەسەر بێ و داوا بکەن ئەوەش بگۆڕدرێ. جا لێرە بڵێ بەڵێ فەرموو. باشە مەبەسەر عەدنان فەیحان بوو؟ بەڵێ بەڵێ بوو برە پرسیارەکە وتم مەبەستت لە عەدنان فەیحان بوو کە ئەمریکا دەیەوێت لەبەرەوەی بەڵێ ئەو لێرە و لەوێ لە چاودێرەکانی سیاسی عێراقی باس لەوە دەکرێت کە ئەمریکەکان گوشارەکانیان زۆر جدیە لەو بابەتەدا. ئەو پەیوەندیەی لەگەڵ سوودانی کراوە بە وردی قسە لەسەر ئەو بابەتە کراوە، ئەو پەیوەندیەی کە تۆمبارەک هەرچەندە ئەو نوێنەری ترامپە بۆ سووریا بەڵام کە قسە لەسەر ڕۆژاوا دەکا قسە لەسەر سووریا دەکات دێ قسە لەسەر دۆخی عێراقیش دەکات، چونکە تا ئێستا دیارە بربژێرەکەی یا نوێنەرەکەی سەرۆکی ئەمریکا بۆ عێراق مارک ساڤایە لە عێراق دەست بەکار نەبووە، هەروە سەرقاڵی وەرگرتنی خول و ینی زانیاری پێدەدرێت لەسەر دۆخی عێراق و چۆن مامەڵە لەگەڵ عێراقدا بکە. وەکو دەزانین عێراق ینی وڵاتێکە وڵاتی مفاجعاتیشە لەو ڕۆوە پێ دوایە 2000 هێزە شیعەکان لە عێراق لەوە تێبگەن کە بەربژێرکردنی بەڕێز مالیکی ڕەنگە ینی کاریگەریەکەی زۆر قورس بێ و ڕەنگە کاردانەوەکانی لەلایەن ئەمریکا زۆر قورس بێ. ئێستا دەنگۆی کاندیدکردنی ئەوە دەبینین بەهای دیناری لە 102 بۆ 103 دابەزاندووە بەرامنی دەبینین لە بازارەکاندا. ئەگەر ئەمە بچێتە باری جێبەجێکردنەوە بێ بەسەرە وەزیران
ینی پێدوانیە دوجار هەر ئەبێ کەسێک بێ کە جۆرێک لاوسەنگی ڕاگررت بێ ئەنی دەبینین خەڵکانی وەکو سوودانیان وەکو مستەفا کازمی هەن وەکو خەڵکی دیکەژەن هەڵبەتە نزیکن ینی تا ڕادەیەک جۆرێک لاوسەنگیان ڕاگرتووە. بەڵێ بەتەکیید گوشاری ئەمریکا کاریگەری زۆری لەسەر عێراقەیە هەمیشە هەڕەشە لەسەر ئەوە دەکرێت کە ئەگەر ئەو حکوومەتی دادەمەزرە حکوومەتێکی سەر بە ڕۆژاوانە بێ سیاستەکانی دوور نەکەوێتەوە لە ئێران خۆ مارک ساڤاراک دوو تویتی کردێ لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا لە هەردوو تویتەکەیدا تەکید لەسەر ئەو خاڵە دەکاتەوە حکوومەتێکی عێراقی دوور لە ئێران دوور لە هەژمونی ئێرانی دروست بێ کە لەگەڵ ڕۆژاوا بێ ئەو واسەحە پەیامەکەیان بۆیە ئەمە کاریگەری هەیە ئەو گریژانی لە نێوان بەغدا و واشنگتۆن دێتە پێشەوە کاریگەری لەسەر ڕەوشی ئابووری عێراق و ژیانی هاوڵاتیش هەیە لەسەر بودجەی عێراقەیە لەسەر موچە دابەشکردنیش هەیە چونکە هەموو ئەو نەوتەی لە عێراق دەفرۆشە دەچێتە هەژماری بانکێک کە لەلایەن ئەمریکیەکانەوە ئیدارە دەکرێت و ئەوان بە پێی کۆمەڵک پێوەر نرخی ئەو دۆلارە دەدەنەوە بە حکوومەتی عێراقی و ئەوانیش بە پێی کۆمەڵک سیاسەتی ترکە بە پێی سیاسەتی بانکی جیهانی و هەروە سیاستی ئەمریکا بەڕێوە دەچیتن اینجا دێتەوە بازار و دەکرێت بە موچە و دەکرێت بە پرۆژە و دەکرێت بە بەو پارەیە کە حکوومەتی عێراق و بانکی مرکزی دابەشی دەکات لە بۆ وەبەرهێنان و بازرگانان کەواتە هەر گرژێک کە دروست بێ حکوومەتێک دروست بێ بە پێچەوانەی ئیرادەی ئەمریکا و ڕۆژاوا بێ بە تەکید عێراق دەجێڕێتەوە بۆ چوارگۆشەی سفر دەیجێڕێتەوە بۆ سەردەمی 2023 بۆ ژێر گوشارێک و گوشارێکی ئابووری تون کە ئەمەش لە توانای عێراقدا نیە خۆی بگرێت چونکە ئێستاوا جێمالێ دەبی موچە دابەشکردنی فەرمانبەری عێراقیش وەکو هەرێمی کوردستانی لێ هاتووە و ئەوان باز لەوە دەکەن توانیان نییە سیولە نییە ڕەوشی داهات کەم بووە لە بەرەوەی نرخی نەوت بەرەبەرە لە دابەزیندایە فەنزوێلا ئێستا بە ئاستێکی بەرزتر نەوت دەفرۆشی ئەگەر ئێرانیش گۆڕانکاری بەسەردا بێ بە تەکید نەوت زیاتر دێتە بازار و نرخی نەوت لە بازاریشدا دادەبەزێ و عێراقیش تاکە سەرچاوەی داهات کۆکردنەوەی نەوتە 5 تقریبان پشت بەو داهاتانە دەبەسێ کە لە نەوت فرۆشتن دەستی دەکەوێت و ئەگەر هات و گوشاری شخراسەر و نەوتیشی نەفرۆشرا ئەو کاتی پارەکەشی کەم دەبێتەوە نرخی نەوت دابەزوە کەواتە عێراق ڕوبەڕووی گەورەترین کێشە دەبتەوە من پێم وایە شیعەکان زیرەکانە دەتوانن مامەڵە لەگەڵەوە بکەن درچیان بەو مەترسیانەش کردووە حکوومەتێکی شیعە ئەگەر بەبێ ڕەزامەندی لایەنی کوردی لایەنی سوننەکان چونکە لە بیرمان نەچێت سوننەکان پێیان خۆش نییە مالیکی بگەڕێتەوە پێیان وایە ئەو ململانەیە تایفەیە کە لە سەردەمی 2000ەکانی دوای 2005ەوە دروست بووە تاوەکو هاتنی داعش بەشێکی ئۆباڵەکەی دەگەڕێتەوە بۆ سیاسەتی بەڕێز مالیکی کە لە سەردەمی ئەودا ئەو کێشانە قوڵتر بووەوە تەنانەت تەیاری سەدریش لەگەر ئەوە نین ڕوتی سەدریش لەگەر ئەوە نین کە مالیکی چونکە ئەوانیش پێیان وایە کە دوای دەست بەکاربوون یەکەم شەڕی کە بە گروپە چەکدارەکانی فرۆش ئەوانە بوون کە سەر بە ڕوتی سەدر بوون لە پارێزگاکانی باشوور و بەسرا و لەو شوێنانە بۆیە من پێم وایە جگە لە کورد ڕەنگە کوردیش لەبەری سەبەبێک ئەویشەوەیە ئەو سەرک وەزیرانی دوای مالیکی هاتن کەسانی بەهێز نەبوون قراری شیعیان بەدەست نەبوو نیان دەتوانی لەگەڵ کورد ڕێککەون یا ڕێک نەکەون بۆیە من پێم وایە کورد هەم دۆستایەتی مێژووی خەباتی پێش ڕوخانی سەدام لەگەڵ مالیکی بۆ یەکێتی و پارتی و لایەنەکانی تریش دەرفەتی ئەوە دەدا بڵێن ئەو زەلامە لەگەڵ ئێمە کاری کردووە لە هەرێمی کوردستان بووە خەباتی کردووە باشتر لە کێشەکانی ئێمە دەگاوە دەتوانین لەگەڵی قسە بکەین و خاڵی هاوبەشمان زیاتر لەگەڵی سونەکان لەگەڵی نین نیوەی شیعە لەگەڵی نین کەواتە کوردیش ئەگە بگەڕینەوە بۆ ئەوەی ئەگەر بەربژێری باشتر هەبێ لە مالیکی من پێم وایە لەگەڵ مالیکی ناڕۆن بەڵکو لەگەر ئەو بەربژێرانە دەڕۆن کە تازە تاقی بکرێنەوە من پێم وایە سوودانی ڕەنگە بەلای شیعەکان بەشێک لە تەیاری سەدری مەقسەدمە لەگەڵ سوننەکان و تەنانەت ڕەنگە هەندێک لایەنی کوردیش سوودانیان پێ باشتر بێ و ڕەنگە لای ڕۆژئاوایی و ئەمریکەکانیشەوە بەدیلی مالیکی سوودانی جارێکی تر شەنسی ئەوەی هەبێ بێتەوە نێو گۆڕەپانی و ململانەکان چونکە دوازار لە بیرمان نەچێ ئەو گەلە کۆمەچیە یا ئەو ناڕزایی دەنگی ناڕزایی لە نێو خۆی چوارچەوەی هەمانجی لە نێو شیعە لە نێو هاوپەیمانی نێو دەوڵەتی بە سەرۆکاتی ئەمریکا لەسەر مالیکی هەیە من پێم وایە مالیکی دەخاتە بەردەم بەربژاردەیەکی قورس ئەویشەوەیە خۆکشاننەوەیە
چونکە مالیکی گەرنتی ئەوە ناکە ئەگەر هات و سەر کۆمار هەڵبژێردرا سبەینێ و تەکلیفی کرا لەلایەن سەر کۆمارەوە حکوومەت لە ماوەی 30 ڕۆژدا پێشکەش بکە من پێم وایە ئەو کاتی ڕوبەڕووی گەورەترین کێشە دەبتەوە ئەویشەوەیە ناتوانێت حکوومەتە تەشکیلکە چونکە ئەمریکا بەپێی علاقاتی خۆی لەگەر کورد لەگەڵ سونە لەگەڵ لایەنە شیعەکانی تر ڕەنگە ئەویش جۆرێک لە گوشار دروست بکە و ئەو هاوپەیمانەتەیە ئەو ڕێگەیە بۆ بەڕێز مالیکی بۆ دروستکردنی حکوومەتێکی تازە خۆش نابێ و پڕ لە ئاستەنگ دەبێ و دوجار ڕوبەڕووی ئەوە دەبتەوە ڕەنگە تووشی شکستێکی گەورەی سیاسی بێتەوە کە ئەویش نایوێت لە کۆتاییەکانی تەمەنی سیاسی خۆیدا دووچاری شکستێکی گەورەی سیاسی بێتەوە بۆیە من پێم وایە بە ژیرانە ڕەنگە دوجار پاشەکشەیەکی لێبکا و بەکڕی بەڕێز سوودانی بکەنەوە بربژێر یاخود هەر کەسێکی تر کە لە ماڵی شیعە کۆدەنجێکی سەتاسەتی لەسەر هەبێ. بۆ پۆستی سەر کۆمار چۆن دەبێ ئەمە دوا پرسیارمە بۆ پۆستی سەر کۆمار چۆن دەبێت پێ دوای کێتی پارتی دەگەنە ڕێککەوتنیان دیسانەوە بە دوو کاندیدی جیاواز دەستنە کێبڕکێکەوە یاخود ڕێک دەکەون لەسەر کاندیدێکی ئەها تەوافقی چۆن دەبێ بە بڕای تۆ؟ بەداخەوە تا ئێستا هیچ نزیکبوونەوەیەک نییە هیچ لێک تێگەیشتنێک نییە چەند مانجێکە هەموو شتێک دەرفەتی گفتوگۆ هەبوو یەکێتی و پارتی دیارە برینەکان لە بینیاندا تا ئێستاش هەر قوڵە بۆیە نەگەیشتونەتە زۆرێک لە ڕێکەوتن تەنانەت بۆ هەڵبژاردننی دوای پەرلەمانی کوردستان و ساڵێک و نیوا تێدەپەڕێ تا ئێستا ئێمە پەرلەمانمان نییە تا ئێستا حکوومەتی تازەمان نییە سەرۆکی هەرێمی تازەمان نییە بەهۆی قوڵبوونەوەی ناکۆچەکانی نێوان یەکێتی و پارتیە من پێم وانە ئەو چەند ڕۆژەی یا ئەو 48 ساعتێک کە هاتۆتە پێشەوە یا چەند 72 ساعتە بتوانێت یەکێتی و پارتی لێک نزیکاتەوە چونکە هەرچەندە دۆخەکە وا دەخوازێت لەم قۆناغەدا کورد یەکگرتووبی تەنازول بۆ یەکتری بکەن لەبەرەوەی هەڕەشەی جددی لەسەر ڕۆژاوە ئەو هەڕەشەی لەسەر ڕۆژاوە هەیە ئەم هەڕەشەیە بە شێوەیەک لە شێوەکانی تر پەل دەچێشێ بۆ هەرێمی کوردستانی ئەگەر هاتوو یەکێتی و پارتی یەکگرتو نەبن ئەگەر هاتوو ئێمە پەرلەمان و حکوومەتێکی یەکگرتو بە پەلە پێک نێنین بۆیە من پێم وایە یەکێتی و پارتی دیسان بە دوو بربژێر بەشداری لە جەلسەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەکەن ئەوەی من بزانم تا ئێستا ئومێدێک نییە بۆ ئەوەی بڵێ یەکێتی لەگەڵ پارتی ڕازیبی لەسەر بربژێرێکی لە دەرەوەی بژاردەکانی خۆی ئەو سوورە لەسەرەوەی بربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت بێ بە سەر کۆمار پارتی هاتووە من تێدەگەم لە گەمەی پارتی بۆ ئەو بابەتە دەیەوێت جۆرێک لە مرونەت لەلایەن یەکێتیەوە بەدەست بێنێ لە پێکەنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان و دابشکردنی پۆستەکان لە هەرێمی کوردستاندا بەڵام دوجار میلەتەکە زەرەر دەکا نەبوونی تەوافق و سازان نەبوونی یەکەڕوێستی یەکگرتووی چ لە هەرێم چ لە بەغدا ئەمە پێگەی کورد لاواز دەکا هەڕەشەکانی سەر ئەزمموی هەرێمی کوردستانی زیاتر دەکا. سپاس دەکەم بەڕێز دکتۆر تارق جەوەر پسپۆر لە سیاسەتی عێراقی سپاس بۆ بەشداریکردنت بۆ خوێندنەوە شیکارەکانت.